هەردوو شەڕی ڤێتنام و ئەفغانستان دوور و درێژترین شەڕی ئەمریکان لە دەرەوەی خاکەکەی. چیرۆکی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە هەردوو وڵات بەراوردکاریەکی لێکچووی هێناوەتە ئاراوە. زۆر جار دەڵێن مێژوو خۆی دووبارە دەکاتەوە. ئەمەش بە سەر گەورەترین هێزی جیهاندا هاتووە لە هەردوو شەڕی ڤێتنام و ئەفغانستان. ئەمریکا دوای بەڕێوەبردننی درێژترین شەڕی خۆی لە وڵاتەوە بەبێ بەدەستهێنانی هیچ کام لەو ئامانجانەی شەڕی بۆ هەڵگیرساند لە ئەفغانستان کشایەوە. ئەمە شەڕی ڤێتنام بەبیردێنێتەوە کە دووەم درێژترین شەڕی ئەمریکایە دوای ئەفغانستان. هەردوو شەڕەکەش کۆمەڵێک خاڵی هاوبەشیان تێدایە کە لە پێشەمویانەوە ئامارەکانی شەڕن. هەردوو شەڕەکە نزیکەی 20 ساڵیان خایاندووە. بۆ پێی ئەمریکا لە ساڵی 1954ەوە دەستی بە یارمەتیدانی ڤێتنامی باشوور لە دژی باکووریەکان کرد. ساڵی 1974 شەڕەکە بە کشانەوەی ئەمریکا کۆتایی هات و لەو ماوەیەدا ئەمریکا 5 سەرۆکی گۆڕی. ئەمەش لە کاتێکدایە بە هەمان شێوە شەڕی ئەفغانستان 20 ساڵی خایاند و لە ساڵی 2001 و دوای ڕووداوی 11 سێپتەمبەر تاوەکو 2021 بەردەوام بوو. لەو ماوەیەشدا 4 سەرۆکی گۆڕیوە. ئەمریکا لە شەڕی ڤێتنامدا 168 ملیارد دۆلاری خەرج کردووە کە بەپێی پێگەی زابڵانسی ئەمریکی بەرامبەرە بە 1 تریلیۆن دۆلاری ئێستا. زیانە گیانیەکانیش لەو شەڕەدا کوژرانی 58,000 سەربازی ئەمریکی بوون لە کۆی 300,000 سەرباز. ئەمەش لە کاتێکدایە زیانەکانی ئەمریکا لە شەڕی ئەفغانستاندا خەرجکردنی زیاتر لە 2 تریلیۆن دۆلار و کوژرانی 2500 سەرباز لە کۆی 100,000 سەرباز بوو. لە هەردوو شەڕەکەدا ئەمریکا پشتی بەهێزی سەربازی بۆ یەکلایکردنەوەی شەڕەکان لە بەرژەوەندی هاوپەیمانەکانی دەبەست. لە کاتێکدا هاوپەیمانەکانی ئەمریکا لە هیچ کەم لە شەڕەکانی ڤێتنام و ئەفغانستاندا نەیانتوانی هیچ کاریگەری و گۆڕانکاریەک دروست بکەن و لە پێش کشانەوەی هێزەکانی ئەمریکاوە وڵاتەکانیان جێهێشت. شەڕی ڤێتنام و ئەفغانستان دوو شەڕی جیاواز و یەک ئەنجام. ئەمریکا لە پێناو ڕێگرتن لە فراوانبوونی هەژمنی سۆڤیەت لە باکوورەوە بۆ باشوور چووە ناو شەڕی ڤێتنام. لە کاتێکدا ئامانجی لە دەستپێکردنی شەڕی ئەفغانستان زاڵبوون بەسەر تاڵیبان و ڕێگری بوو لە یارمەتیدانی ڕێکخراوی ئەلقاعیدا. لە هەردوو شەڕەکەدا ئەمریکا بە شکستەوە کشایەوە. نەک نەیتوانی بەسەر سۆڤیەت و تاڵیباندا زاڵ بێ، باڵکۆ و هێزانە دوای کشانەوەی ئەمریکا جارێکی دیکە باڵا دەست بوونەوە. ئەمەش لە هەردوو وڵات هاوپەیمانەکانیدا دەست چارەنووسی نادیار و پشتی تێکردن. دیمەنەکانی کشانەوەی ئەمریکا لە هەریەکە لە پایتەختەکانی ڤێتنام و ئەفغانستان تەواو هاوشێوەی یەکترن. کاتێک فڕۆکە بەسەر باڵوێزخانەکانی ئەمریکادا لە پێناو گەرانتی گواستنەوەی کارمەند و دیبلۆماتکارەکانی دەسوڕایەوە. دەژوترێت ئەم دیمەنە لە شپرزەیی و پاشاگەردانی شیاوی وڵات و سیستمێک نییە کە خۆی بە باڵا دەستترینی جیهان بزانێت.